بەهۆی جەنگی ئێرانەوە هوشداری لە قەیرانێکی گەورەی برسێتی دەدرێت. ئەم کورتە بابەتە لە شاپەرێز وەرگیراوە. بەرنامەی خۆراکی جەهانی WFP هوشداریەکی تون دەدات لەوەی کە پەککەوتنی زنجیرەکانی دابینکردن بەهۆی جەنگ و ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە جیهان بەرەو قەیرانێکی گەورەی برسێتی دەبات. بە گوێرەی نوێترین راپۆرتەکان، جەنگەکە کاریگەریەکی ڕاستەوخۆی کردووەتە سەر گواستنەوەی بڕێکی زۆر لە هاوکاریە مرۆییەکان و کاڵای بنەڕەتیەکان. ئەمەش بووە هۆیەوەی بەرزبوونەوەی نرخی خۆراک و سوتەمەنی لە ئاستی جیهاندا. بەرنامەی خۆراکی جیهانی ڕایگەیاندووە لە ئێستادا نزیکەی 70,000 تۆن خۆراک بەهۆی ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە پەککەوتوون یا کەوتونەتە ژێر کاریگەری جەنگەوە. نزیکەی نیوەی ئەم بڕە خۆراکە لە ناو کەشتیە گەورەکاندایە و نیوەکەی دیکەشی لە ناو کۆنتێرەکاندا لە بەندەرەکان یا لە ڕێڕەوە ئاویەکاندا گیریان خواردووە. ئەم پەککەوتنە لە دوای سەرهەڵدانی کۆڕۆنا و جەنگی ئۆکراینەوە بە خێراترین جۆری پەککەوتنی زنجیرەکانی دابینکردن دادەنرێت، بە تایبەتی لە ناوچە هەستیارەکانی وەکو گۆرەی هۆرمز و بابولمەلەت. بەرنامەی خۆراکی جیهانی ئاماژەی بەوە کردووە بەهۆی ئەم ئاڵۆزیانەوە بڕێکی زۆر لە یارمەتیە خۆراکیەکان لە بەندەرەکان ماونەتەوە و ناتوانرێت بە کاتی خۆیان بگەیەنرێتە دەست ئەو کەسانەی کە لە وڵاتانی وەک سووریە و لوبنان و یەمەن پێویستیان پێیەتی. ئەمەش بۆتە هۆی ئەوە کە تێچووی گواستنەوە بە شێوەیەکی خەیاڵی بەرز بۆتەوە و کاریگەریەکی نەرینی قوڵی لەسەر ئاسایشی خۆراکی جیهان دادەنێت. شیکاریەکانی ئەم ڕێکخراوە نێودەوڵەتیە ئاماژە بەوە دەکەن ئەگەر ئاڵۆزیەکان بەردەوام بن، ئەوە ئەگەری هەیە 45 میلیۆن کەسی دیکە لە جیهاندا بکەونە ناو بازنەی برسێتیەکی توندەوە. ئەمەش بووە هۆی ئەوەی تێچووی گواستنەوە و دڵنیایی بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و کەشتیەکان ناچارن ڕێڕەوی دوورتر هەڵبژێرن. ئەمەش چەندین هەفتە کاتی زیاتر دەوێت بۆ گەشتنی خۆراک بۆ شوێنانەی پێویستیانە. بەرنامەی خۆراکی جیهانی داوا دەکات کە ڕێڕەوی ئاوەکان و زنجیرەکانی دابینکردن بپارێزن بۆ ئەوەی ڕێگری لە کارەساتێکی مرۆیی گەورە بکرێت. بۆ پێی بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی و گواستنەوە نەک تەنها کاریگەری لەسەر وڵاتانی ناوچەکە هەیە، بەڵکو دەبێتە هۆی تێکچوونی ئاسایشی خۆراک لە وڵاتە هەژارەکانی تریش کە پشت بە هاوکاری نێودەوڵەتیەکان دەبەستن. لە کۆتاییدا بەرنامەی خۆراکی جیهان جەخت لەوە دەکاتەوە بێجەنگی و بەردەوامی ئەم جەنگە دەبێتە هۆی ئەوەی ژمارەی ئەو کەسانە لە جیهاندا بەدەست برسێتیەوە دەناڵێنن بگاتە ئاستێکی پێوانەیی کە پێشتر لە مێژووی هاوچەرخدا وێنەی نەبووە.